خۆشەویستانم لە ئاری گەیمینگ بەرهەمەکانی کۆمپانیای DJI ئۆریژینال بەردەستە. بۆ نمونە بەرهەمەکانی ئۆزمۆ بە تایبەتی ئۆزمۆ مۆبایل 6 و وەروە ئۆزمۆ پۆکێت 3 هەردووچیان دوو بەرهەمی زۆر ناوازە. بە تایبەتی ئۆزمۆ مۆبایل 6 کە نرخێکی زۆر گونجاوی هەیە وەروە هەستیکێکی زۆر ناوازێ بۆ نمرەتوێت تەسویر بە مۆبایلەکەی خۆت بکەی بەڵام دەست دەلەرزێ بە شێوەیەکی زۆر ناوازە دەتوانێت تەسویرەکانت بۆ ڤیدیۆکانی سۆشەڵ میدیای خۆت دەتوانێت ڕێکۆردیان بکەی. ئەمریکا بۆ ڤڵۆگکردن و ئەو بابەتانە ناوازەیە. ئۆزمۆ پۆکێت 3 یەکێکە لە باشترین کامێرەکان کەەوە کۆمپانیای DJI تاوەکێستا دروستی کردووە. ئەم کامێرایەکی کواڵەتی زۆر بەرزە، مایکرۆفۆنەکەی زۆر باشە و گرتنی و بەکارهێنانیشی زۆر ناوازەیە و دەتوانێت تاوەکو 4K 120 فریم ڤیدیۆ تۆمار بکە. دەربارەی مایکرۆفۆنیش دوو زۆر مایکرۆفۆنی DJI هەیە، DJI مایک 1 و DJI مایک 2. هەردووچیان زۆر ناوازن. بە تایبەتی مایک 2 نوێیەکە باتریەکەی 18 کاتژمێر بەرگە دەگرێت و تاوەکو 14 کاتژمێر دەتوانێت دەنگ ڕیکۆرد بکە لە مەودای 250 متر دەتوانێت ڕیکۆردی خۆی بەردەوام بکە. کواڵیتێکی دەنجی زۆر باشی هەیە و بێگومان باشترین مایکرۆفۆنی شاگە بتوێت لە بە مۆبایل لە بۆ کاری سۆشەڵ میدیای خۆت بەکاری بهێنی، یان پۆدکاستێک دەکەی، یان ڤیدیۆ ڕید دروست دەکەی، ڤیدیۆ یوتیوب دروست دەکەی. کواڵیتی ناوازەیە لەگەڵ کامێرا لەگەڵ هەموو جۆرە مۆبایلێک کار دەکە، لەگەڵ ئایفۆن، سامسونگ، گەلاکسی، ئاندروید لەگەڵ هەموو شتێک کار دەکە و خاوەنی دەنگێکی کواڵیتی 32 بیتی زۆر ناوازەیە. ئەم بەرهەمانە و زیاتریش لە ئاری گەیمینگ بەردەستە. هەر بابەتێکی دنیای تەکنۆلۆژی ڤیدیۆ گەیمتان دەوێت دەتوان سەردانی ئاری گەیمینگکەن لە شاری هەولێر یاخود سەردانی سۆشەڵ میدیایەکەیان بکەن گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان. سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەری کردی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی 01 ژیری. ئەمڕۆ ئەڵلقەی 218 تۆمار دەکەم. خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی پڕزانیاری بابەت و زیاتر باسی پلەیستەیشن دەکەم لەبەری بابەتی زۆر گەوریان هەیە، باسی GTA 6 دەکەین و بێگومان بە گەورەترین یاریەکانی ئەم هەفتەیەش بارەس پێ بکەین. دگمەی لایک سابسکرایب تکات لە بیر نەکەن بارەس پێ بکەین. گەورەترین یاریەکان کە لەم هەفتەیە بڵاوکرانەوە بێگومان یاری ئاسترۆبۆت. لە سەرەتاوە پێم وتە نافتەکەی ڕابردووتم ئاسترۆبۆت یاری ساڵ دەبی و پێم وایە خەریکە دەتە ڕاستی لەبەرچی لەبەری لەم هەفتەیە یاری ئاسترۆبۆت بڵاوکرایەوە. من یاریەکەم کڕیوە خەریکم دوو چاپتەری یەکەم یاخود دوو گەلەکسیەکەم تەواو کردیە. 6 گەلەکسیە خۆی 6 گەلاستێری تێدایە بەجددی ناوازێ بەجددی سەرتا تا کۆتایی دەبت بە خەندەیە چێژ یاری یعنی ئەو یاریە وا دەکەکەوە هەز بکەی یاریکردن چییە؟ بۆچی ئێمە دنیای ڤیدیۆگەیمان خۆش دەوێت؟ ئەمە نمونەیەکی زۆر بەرزی ئەو جەوەیەکە لە بۆ دروست دەکات. یاریەکە لەلایەن ڕەخنەگرام پێشوازێکی یەک جار گەورەی لێکراوە. نمرەی 94 لە سەدی پێدراوە لە مێتاکریتیک، وەروەها بازی مێتاکریتیک مەسپڵی وەرگرتووە. واتە لە ئێستاوە ئەم یاریە بەربژێرە بۆ خەڵاتی یاری ساڵ 100%. هیچ ریڤیوەرێک ریڤی خراپ پێنەداوە، هیچیان هەمویان بە پۆزیتیڤی باسییان کردووە. تەقینەوەیەکی گەورەی لە بۆ پلەیستەیشن، تەقینەوەیەکی گەورەی لە بۆ تیم ئەسۆبی کە ستودیۆیەکی زۆر ناوازن. وەروە یاری ئاسترۆ پلەی ڕووم کە خۆی لەسەر پلەیستەیشن 5 کە دەیکڕی تێدایە ناوازێ، بەڵام ئەمە هەر ساون هەمان ئەو زۆر یاریان هێناوە گەورەتریان کردووە کریتانی یاریێکی تەواو. نرخی یاریەکە $60 وتا هەفتە نییە، هەرچەندە دەکرێت هەرزانتر بە پێم وایە $40 لە بۆ یاریێکی 10 بۆ 15 کاتژمێری گونجاوتر بوو، بەڵام بەڕاستی یاریشی ناوازێ. بەڕاستی یاریشی زۆر خۆشەوە. هیوادارم ئێوەی خۆشەویست سەپۆرتی ئەو یاریانە بکەن چکە بەڕاستی بەوە دەوترێت ڤیدیۆ گەیم بەبێ ئینتەرنێت دەتوانی یاری بکەیت. یاریەکەت تەواو سینگڵ پلەیەرە زۆر بابەتی هەیە. وەروان نمونەیەکی باشی پلەیستەیشن بوو لەم هەفتەیە کە لە هەفتەی ڕابردوو یاریی خۆیان کانسڵ کرد کە گەورەترین شکست خواردترین یاری پلەیستەیشن بوو. ئەمەشانێکێکە لە سەرکەوتنە گەورەکانی پلەیستەیشن. هەندێکی دیکە باسی دەکەم بە جووری درێژەیە. بە هەمان شێوە یاریێکی دیکەی گەورە و زەبەلاح بڵاوکرایەوە بەناوی وەرهامەر 40K سپیس مەرین 2. جا سپیس مەرین 2 نمرەی 83 لە سەدی پێدراوە. بەمەش دەوترێت یاری تەواو. ئەو یاریە ئەگەر گەیمەری Xbox 360 کاتی خۆی پلەیستەیشن 3 یان پلەی 4 و Xbox One تقریبان لەو جۆرە یاریانەیە کەوا سینگڵ پلەیەرێکی ناوازی هەیە. نەخشەکان زۆر جوانن، شوێنەکان زۆر ڕاقین، گەیمپلەیەکی ئاڵوودەکاری ناوازەی هەیە بێ ئەوەی ساردت کاتەوە، بێ ئەوەی ڕاوەستی دیمەنی سینەماتیکەکانی ناوازێ تاقەکردنەکەی خۆشە لە ستایلی گیرز ئۆف وارە بە شێرە شێوەکان وەکو هەیکەل شتەکان، بەڵام تاکتیکل شوتەری ثێرد پەرسنە لە زیاتیەوەی کەڤەر بەیز پێ. یاریەکە سەرکەوتنێکی گەورەیە زۆر زەبەلاح کە 83%
پێشبینیم دەکرد لە هەشتاکان بێ بەڵام نەک 83 ژمارەیەکی زۆر باشە بۆ یاریەکەوە لە جیهانێکی زۆر دەوڵەمەند بێ بەڵام چیرۆکێکی جیاوازی لێ بجێڕێتەوە پێویست ناکە زۆر لەسەر وەرهامەر بزانی یان لەسەر سپیس مەرین یەک بزانی کاتێ و یاری دەکەی یاریەکە تقریبان چیرۆکێکی تایبەتی خۆی دەژێڕێتەوە بەڵام بێگومانەگە سپیس مەرین یەکت کردبی یاخود جیهانی وەرهامە شارەزاوی چێژی زیاتر لێوەردەگری یاریەکە ئێستا لەسەر توای پلاتفۆرمەکان وەروە لەسەر بژیگەین پاسیش بەردەستە یاری نوێیەکەی هاری پۆتەر بڵاو کرایەوە بە ناوی کویدیش چامپیۆن کە یارێکی مەڵتیپلەیەری خاوەن کارێر مۆدا یارێکەکەوە وەرزشیە و یاریەکە نمرەکانی باشنین بەڕاستی نمرەی 64 لە سەدی هەیە کە هەندێک دەڵێن ئۆکەی یاریەکە ئۆکەی هەندێک دەڵێن نەخێر خراپە بەڕاستی واتە تێکەڵە بەڵام بەگشتی 64 ژمارەیەکی باش نیە لە بۆ ڤیدیۆگەیمە لە هەفتە بەخوارەوە پێی ناوترێ باش ڕاستە 50 بەخوارەوە خراپە بەڵام 60ەکان لە بۆ ڤیدیۆگەیم زۆر خراپە بەگشتی لە بۆ فرۆشیان وەڵا هەرچەندە و یاریەش لە ڕێگەی پلسیش بەردەستە بۆ کەسانی کە پلەیستەیشنیان هەیە بەڵام یاریەکە ئەو سەرکەوتنی بەرز نەهێناوەکەوە چاوەڕوان بوو و یاری نوێیەکەی سوپەرماسیڤ بەناوی The Casting of Frankstone پێشوازێکی خراپی لێکرا من لە هەفتەی ڕابردوو وتم نازانم بۆچی مارکتینگ بۆ یاری ناکرێ و ئێستا بەدیار کات بۆچی مارکتینگ بۆ یاری ناکرێت لەبەرەوەی یاریەکە بەجددی زۆر باش نیە نمرەی 68 هەیە و گەیمەرانیش لێی دوو دڵن هەندێک بەدڵیانە بەڕاستی وەڵام هەندێکیان کێشەیان لەگەڵی هەیە دەڵێن ستۆریەکەی بە قوت نییە زۆر ترسناک نییە لە چاو ئاستی کواڵەتی یاریەکانی ڕابردی سوپەرماسیڤ زۆر بە قوت نیە بەتابەتی ئەو یاریانەی کەوا چەند ساڵی ڕابردوو ساڵە لە بڵاویان دەکەنەوە کە چیرۆکەکە ئینتراکتیڤە زیاتر باتە زۆر ناجوو زۆر حرەکە و شت ناکەی تەنیا هەڵبژاردی دایالۆگە دەبی کارکتەرەکان بزندوی بهێڵیەوە The Casting of Frankstone پێماوی لە ڕێگەی پلس گەیم پاس ئەوانە بەردەست بخرێ لەوانەیە گەیمەری زیاتروی بەڵام بە نمرەی 68 باوەڕ ناکەم ژمارەیەکی زۆری کۆپی لێ بفرۆشێت بۆ یاریەکانی پلەیستەیشن پلس لە بۆ مانگە ئێستا بەردەستن دەتوانێت بە خۆتان داوەڵیان بکەن چەند یاریش لە بۆ گەیم پاس ئاشاکەن کە پێم وایە یاری باشی تێدایە بەتایبەتیش ئەکسپدیشنە مەدڕۆنەر گەیم کەوا یاریێکی نوێی مەدڕۆنەرە واتە سیمیڵەیشنە لێخوڕینی ئۆتۆمۆبیل لەناو قوڕ ئەمجارە پێم وایە یاری ڕابردوویان لەسەر بەفر بوو ئەمجار لەناو قوڕە قڕولیتاوە کە ڕێگەی گەیم پاسی بەردەستە 100% شایین تاقیکردنەوەی لە بەرەوەی گەیم پاس تێ لە خۆ تاقیەوە وەروە یاریە هەرە شکست خواردووەکە یوبیسۆفت بەڵام دەمانزانی یاریێکی باشە بەڵام لەبەرەوەی بە فول پرایز بە 70 دلار بڵاویان کردەوە سەرکەوتو نەبوو ئەویش ڕایدەز ریپەبلیکە کە یاریێکی وەرزشیە و فرە وەرزشیە چەندین وەرشی جیاوازی لە بایسکیل و مۆتۆر و فرین و ستیپ و ئەوانەی هەر هەموو تێدایە لەسەر گەیم پاس بەردەستە یاریەکە بێگومان شایین تاقیکردنەوەی بەکوتم بەڵام بڵاوکردنەوە زۆر یاریە مەڵتیپلەیەرانە کە پێویستی بە گەیمەری زۆر تاوەکو نەخشەکان بەردەوام نەفەری تێدابی تاوەکو یاریەکان ئەنجام بدەیت ماچەکان بکەیت پێویستە فری تۆ پڵەی بیان لە ڕێگەی خزمزاری بەردەست بێت کەس 60 دلار بەو یاریانە نادا ئێستا یاری ترین 5 سیمورد کە سیمیڵیشنێکی شەمەندەفەرە بەردەست دەبی لەو مانگا لەسەر گەیم پاسی وەرە یاری ئەیج مەتالۆجی ریتۆلد بە هەمان شێوە دێتە سەر گەیم پاسی ئۆکەی بێمە لای گەورەترین هەواڵەکانی پلەیستەیشن لەم هەفتەیە بەڕاستی بە هەواڵێکی خراپ دەست پێ دەکەم سەرەتا لە 3 مانجی نۆوەتە لەم هەفتەیە لە هەفتەی ڕابردوو سۆنی بڵۆگ پۆستێکی بڵاو کردەوە بە فەرمی ڕانگەیاندکەوە یاری کۆنکۆرد شکستی هەیە وەرە یاریەکە ئۆفلاین دەبێت واتە یاریەکە لەسە ستۆر نامێنێ هەم لەسە پلەیستەیشن ستۆر و هەم لەسە ستیمی یاریەکە ئۆفلاین دەبی وار کەسێکیش پارەی بەم یاریدا بێ پارەکەی دەدەینەوە لافتەکەی ڕابردوو باسمان کرد کۆنکۆر سەرکەوتو نەبوو ژمارەکانی زۆر خراپ بوو لەسەر کۆمپیوتەری کەمتر لە 1000 گەیمەری هەبوو لەسەر پلەیستەیشنیش لەسەر پلەیستەیشن 5 لەو بڕوایدانین کە 25000 کۆپی زیاتر دەفرۆشە بکە 25000 کۆپی ژمارەیەکی زۆر خراپە بۆ یاریەکەوە 8 ساڵە لەبەر بێنانە 100 میلیۆن دلاری زیاتر تێچووە ستودیۆیەکی نوێ دروست کردووە کە سۆنی ستودیۆیەکەشی کڕی فایرۆک ستودیۆ و گەورەترین کێشەیە و یاریە بەڕاستی یاریەکە نەبوو گەیم پڵەیەکەی باش بوو لە هەفتەکەی ڕابردوو باسم کرد بەڵام کێشەی کارکتەر و ستایل یاریکردن وەرە مۆدێڵی بە پارەی هەبوو کارکتەرەکانی بەڕاستی هیچی سەرنجڕا چێژنین وا لە گەیمەر ناکەن یاریەکە بکەن و هەروەها لە بیریش نەکەین ئەو یاریە نرخەکەی 50 دلارە چێ ئامادەیە یاریێکی مەڵتیپلەیەر بە 50 دلار بکڕی کە لەو جۆرە یاریە بە فری بەردەستە لە ڤالۆڕانتی بەردەستە لە وۆرزۆنی بەردەستە لە فۆرتنایتی بەردەستە چەندە بگوما هەندێک شتی جیاوازی هەیە کۆنکۆرد هەمووەکوانیە بەڵام مەبەستم لەو جۆرە یاریان دەبێت فری تو پڵەی بێتاوەکو ئەگەر چانسێکی هەوێ گەیمەر ئەنجامی بدە تو جای ئەوەی 50 دلاریش بدەیت سۆنی دەیزانی کەوای ئانی یاریەکە زۆر ناتەقێتەوە بۆیە زۆر بە خراپی مارکتینگشی بۆی کرد وارەوە یاریەکەش گەورەترین شکست بوو لە بۆ مێژووی پلەیستەیشن یاخود بەگشتیش گەورەترین شکستی هەر یارێکی تریپل ئەیە
زەبەلاحە لە مێژووی جیهان تاوە کەستا بڵاو کرد تەنیا 2 هەفتە دوای بڵاوبوونەوەی یاریەکە کانسڵ کرا و ئۆفلاین دەکرێت وەک گەیمەران ئەو کەسانی لە ڕێگەی پلەیستەیشن ستۆر یاریەکەیان کڕیوە پارەکە دێتەوە سەر حسابیان گەر بە دیسکیش کڕیوانە یا کڕیتانە دەتوانن دیسکەکە بنەوە ئەو شوێنەی کەوە لێتان کڕیوە پارەکەی خۆتان دەبێ وەگرنەوە بەری کۆمپانیا پارەکە داتەوە دوکانانە مهم یاری کۆنکۆرد RIP هەرچەندە ستودیۆی فاوۆگ ڕاگەیاندکەوە لە داهاتوو هەوڵدەم بە شێوازێکی دیکە یاریەکە بهێنەوە کە پێشبینی دەکەم بە شێ فری تو پڵی بێ بەڵام ئەو کاتە کە دەکرێتە فری تو پڵی دەبێت پارەی لێدا خەرج بکرێت تاوەکو سۆنی یاریەکە بکاتە فری تو پڵی دەبێت دەستکای زۆر شتکەم بەڵام ئایا سۆنی ئامادەیە بۆ جارێکی دیکە پارە لە یاریەک بدە کە بەڕاستی جەوەکی نێگەتیڤی هەیە لە ئۆنلاین و گەیمەران نانەوێ زۆر جار گەیمەر بڕیار نەک زۆر جار هەموو کاتێک گەیمەر بە بەرچی خۆی بڕیار دەدا چی یاریەک سەرکەوتووە تو یاریەک سەرکەوتوو نییە زۆری لێ فرۆشە سەرکەوتووە کەمی لێ فرۆشە شکست خواردووە باوەڕ ناکەم سۆنی پارەیەکی زۆری لەسەر بکە لەبەرەوەی یاریە شکستێکی گەورەیە دامان کاتژدەی سۆنی لە مەفتەی یاریێکی بڵاو کردەوە دوای 2 هەفتە 3 هەفتە دوای کۆنکۆرد یاریەکەی بڵاو کردەوە کە زۆر سەرکەوتوو ئەمە یاری ئۆنلاینی مەڵتیپلەیەری لەو شێوازەیە کە سەرکەوتنیان زۆر زەحمەتە هاوشێوەی هەنی پێچوانەی یاریە سینگڵ پلەیەرەکانە کە یەگەر یاری باش بن زۆربەی کات سەرکەوتنی گەورە بە تایبەتی لە ئێستا پەردەست کۆمپانیای ئەمازۆن ڕاگەیاندکەوە گەرچی یاری کۆنکۆرد لەلایەن سۆنیەوە ئۆفلاین دەکرێت تا کانسڵ دەکرێتەوە بەڵام لە زنجیری سیکرت لێڤڵ ئەڵقەیەک تایبەتە بە کانکۆرد چیرۆکەکە هەر دەمێنێتەوە تا ئەڵقەیە بڵاو دەکرێتەوە کاتێکەوە زنجیرە تەلەڤیزیۆنیەکە بڵاو کرێت لە سیکرت لێڤڵ جگە لە کانکۆرد بەشێکی دیکەی کارکتەرەکانی پلەیستەیشن تێدا لۆرمە باسم کرد لە هەفتەکان ڕابردوو کریتۆسی تێدایە یاری گۆسە سوشیما یاخود جینسەکای تێدایە و بێگومان کۆنکۆردیشی تێدایە بین لای هەواڵە خۆشەکان بێگومان بۆ فەرمی و سۆنی بە فەرمی شێر پلەیستەیشن ڤایبی ئاشکرا کرد بەڵام بەشێش سەرنجاشش ئاشکرا کرد بەڵام سەرەتا سۆنی یادی 30 ساڵەی مێژووی پلەیستەیشن دەکاتەوە لەبەرەوەی ئەم ساڵ تەمەنی پلەیستەیشن دەبێتە 30 ساڵ لە کۆنفرانسی TGS یاخود تۆکیۆ گەیم شۆ لە کۆتایی ئەم مانگە سۆنی بەشداری دەکا وەرە باوکی پلەیستەیشن ئەو کەسێکەوە یەکەم جار پلەیستەیشنی بڵاو کردەوە لە ناو کۆمپانیای سۆنی یاخود یەکەم سەرۆکی SI سۆنی ئینتراکتیڤ ئێنتەرتەینمەنت یەکەم سەرۆکی پلەیستەیشن بەشداری دەکا و قسە دەکەم و جگە لەوەش وەکو یادی 30 ساڵە پلەیستەیشن چەندین شتی سەرنجاکێشی هەیە یەکەمیان بێگومان بڵاوکردنەوەی ئاسترۆبۆتە کە ئێستا کە باسی دەکەم و لە بۆ یاری گراند توریزمۆی چەند بابەتێکی نوێ زیاد دەکەم بۆ کەسانی حەزیان لێە و شتێک کە من بەڕاستی لە مێژە چاوەڕوانم لەبەرەوەی خۆتان نەزانم من گوێ زۆر لە میوزیکی یاریەکان دەگرم بە تایبەتی لە کاتی کارکردن لە کاتی دانیشتن ناوەتەمبەر سپۆتیفای بەردەوام بەکاردێنم جام سۆنی لە ڕێگەی سپۆتیفای ئەپڵ میوزیک و ئەمازۆن میوزیک هەرێکە لە ساوند تراکەکانی واتە میوزیک یاریەکانی گادۆڤاری 2005 گادۆڤار 2 گادۆڤار گۆست ئۆف سپارتا تویستد مێتاڵ ستار هۆک وەروای یونیت 13 ئەو یاریانە بۆ یەکەم جار لە مێژووی پلەیستەیشن بە شێوەیەکی فەرمی میوزیکیان بڵاو دەکردێت پێش تەنیا لە ڕێگەی یوتیوب بەردەست بوویان خۆت خەڵکی بە شێوەیەک کەتیان کرد و بڵاویان دەکردەوە بەڵام ئێستا بە فەرمی ساوند تراکەکانیان دێتە سەختمزارەکان کە زۆر لە مێژە چاوەڕوانم و جگە لەوەش سۆنی چەند هەیکەلێکی نوێ ئاشاکردن یاریێکی بچووکی بۆ منداڵان ئاشا کردووە کە شێوەیەکانی پلەیستەیشن دەدەن کە تۆزەگە نرخیان گرانە وەروان لە کۆتایی لە هەفتەی 21 بۆ 22 ئەو مانگەش لەو هەفتەیە لە هەفتەی 21 بۆ 22 ئەو مانگە هەرێکە لە یاریەکانی FC24 2K25 وەرە Modern Warfare 3 بە شێوەی ئۆنلاینی بە خۆڕایی بە ماوەی چەند ڕۆژێک بەردەست دەبن جگە لەوەش چەند ئەڤەتارێکیان چەند ئەڤەتارێک بۆ گەیمەرانی پلەیستەیشن بەردەست دەخەنکەوە لۆگۆی پلەیستەیشن 13th anniversary تێدایە ئەوەی کە میهیم بوو لە ئینستاگرامەکەی خۆیان بووە و لەو دیزاینێک کە بڵاویان کردو ئەگەر زوومکەین دەبینینکەوە هەر بازنەی نەوەیەکی پلەیستەیشنە یەکەشیان پلەیستەیشن 1 2 3 و بێگومان پلەیستەیشن 5ژی تێدا جا لێکی لە دیزاینەکان بێگومان لایەکی پلەیستەیشن 5ەکەی دەبینین کەڤەرەکەی دەبینین کە سێ خەتەکەی بەناوداهاتێت سێ هێڵەکەی بەناوداهاتێت سۆنی بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاندووەکەوە ئەمە شێوەی پلەیستەیشن 5 پرۆ دەبی کە بەپێی دەنگویەکانی لە هەفتەی داهاتوو بێگومان ئاشا دەکرێت لە ڕێگەی جا ئیڤێنتێکە بڵۆگ پۆستێکە ڤیدیۆیەکە من نازانم بەڵام هەفتەی داهاتوو پێشبین دەکەین پلەیستەیشن 5 پرۆ ئاشکرا بکرێت و لە کۆتایی ئەم مانگەش TGS ئەنجام دێتە سۆنی بەشداری لە کۆنفرانسەکە دەکات بەڵام پێش TGS 100% سۆنی بەشداری ستیت ئۆف پلەیەک دەکات یاخود ستیت ئۆف پلەیەک ئەنجام دەدا کە دەنگۆ هەیە چەند یاریێکی فەرست پارتی تێدا بێ و جارە واتە یاری تایبەتی خۆی من پێشبینی دەکەم ئەگەر ستیت ئۆف پلەی بی شۆکەیسیش نەبی سۆنی یاری نوێیەکەی سانتا مۆنیکا هەر ئاشا دەکەم و جگە لەوەش بێگومان باسی دێسراندینگ ناکەن لەبەرەوە لە TGS بە فەرمی باسی دێسراندینگ دەکەن کەواتە چی هەیە سۆنی دەبێت باسی بکە لە بۆ 2025 پلانەکەی چیە چی یاریەک بڵاو دەکەنەوە
پێشبین دەکەم یارێنویەکەی سانتا مۆنیکای تێدابی لەوانێت تیزەرێک لە بۆ یارێنویەکەی ناجی دۆجی ببینین یاخود ئەنچارتت ببینین یان یارێکی تاو نوێ ببینین و یارێکی ئۆنلاینشیان ماوە بە ناوی فێرگەیم کە ئەوە شار ستودیۆیەکی نوێ لە بۆیان دروست دەکەن ئەگەری هەیە یاریش بینین بەڵام ئێستا حالیان وەختێکی خراپە لە بۆ پلەیستەیشن باسی یاری ئۆنلاین بکە بەهۆی شکستەکەی کۆنکۆردی لەوانەیە فێرگەیمی ببینین و لەوانەیە نەیبینین نازانم بزەوە بەڵام لەوە یەکی دەبن هەفتەی داهاتوو 190 پلەیستەیشن 5 پرۆ بە فەرمی دەبینین لە پاش 1-2 هەفتەش نەگەک 2 هەفتە پاش هەفتەی پاشی ستیت ئۆف پلەی دەبینین لە کۆتایی ئەم مانگەش کۆنفرانسی تۆکیۆ گەیم شۆ دەبینین کەوا سۆنی چەندین سوپرایزی دیکەمان پێچە و چاوەڕاندنەوە تا مانگێکی گەورە دەبێت بە پلەیستەیشن و تەواوی ڕاگەنراوەکانی خۆیان لە خلانی مانجین و باز دەکەنەوە تا هەموو بێک کاتی بڵاو ناکەنەوە تاوەکو مناقەشە و باسکردنەکە لە سۆشەڵ میدیا بە گەرمی بمێنێتەوە بەڵام لە جیهانی پلەیستەیشن هەموو شتێک ڕەنگاوڕەنگ نییە چەند تایبەت نییە بە پلەیستەیشن بەڵام تایبەتە بە ستودیۆی بلستیک مون کە یاری ئەنتڵ دۆنیان ڕیمەی کردەوە لە بۆ پلەیستەیشن 5 و پیسی کە بڕیارە لە پاییزی ئەم ساڵ بڵاو بکرێتە بلستیک مون ڕاگەنراوێکی بڵاو کردەوە ڕاگەیاندووەکەوە چەند کەسێک لە چەند کارمەندێک لە کۆمپانیەکەی خۆیان دوور دەخەنەوە بەهۆی هەندێک کێشەی دارایی ئەوشتانی کە تووشیان بکە هاوشەوی ستودیۆکانی دیکە نەم ساڵ و پارساڵ کۆمەڵک کارمەندیان دەرکرد پێم سەیرە لە بلستیک مون و کار دەکە کە هێشتا یاری ئەنتڵ دۆن هەبڵاو نەکرێتەوە دەبێت چاوەڕێکم زای ئەنتڵ دۆن سەرکەوتوو دەبی یاخود نەکە پێم وایە سەرکەوتوو دەبێت چکە یاری ئەنتڵ دۆن زۆر بەناو بانگە بە تایبەتی لەسەر پیسی یەکەم جارە بڵاو بکرێتەوە پێم ناخۆشە شتە ڕدەدا بەڵام هەم دنیا گەیمینج وەکوتم هەم کاتێک ڕەنگاوڕەنگ نییە ڕەش و سپی زۆر پلەیستەیشن 2 بە فەرمی بۆ یەکەم کۆنسۆل لە مێژووی جیهان لە ئەرشیفوی تەکنەلۆژیا لە ژاپۆن دابدرێت واتە لە وڵاتی ژاپۆن کات دەستێ مۆزەخانی تەکنەلۆژی ئەوان پلەیستەیشن 2 تێدایە کە وەکو پارچەیەک لە بابەتێکی تەکنەلۆژی لە وڵاتە دروستکرا و سەرکەوتوو بە لە تەواوی جیهان وەکو لە مۆزەخانە دایانناوە کە ئەوەش لە بۆ گەیمەران شتێکی شەڕافێکی گەورەیە لە بۆ پلەیستەیشن شەڕافێکی گەورەیە و ژاپۆن بەڕاستی ژاپۆن لۆی هەموو دنیا باسی ژاپۆن دەکەن ژمارەیەکن لەبەر قیمەتی تەکنەلۆژیا دەزانن و دڵخۆشم و لە مستەقبەلەگە سەردانی ژاپۆنم کرد حەز دەکەم پلەیستەیشن 2 لە مۆزەخانەی فەرمی و حکوومەتی ژاپۆن ببین ئۆکەی بینە لای ئاسترۆبۆت بە فەرمی ئاسترۆبۆت بەرزترین ژمارەی لەلایەن ڕەخنەگرانەوە لە مێتاکریتیک پێدراوە لە ساڵی 2024 وەکو یاریەکی نوێ بگومان دیڵسەکەی ئەلدن ڕینگی شتێک لە ئاسترۆبۆت بەرزترە بەڵام دیLCیان وەکو یاری باسی بکەین ئاسترۆبۆت ژمارەیەکە ئەکە دیLCش بێتە ناوێ ئاسترۆبۆت ژمارە 2 ئاسترۆبۆت تاوەکە لە ساڵی 2024 ژمارەیەکە و دڵخۆشم لەبەرەوەی بەگومان یاریی زۆر ناوازەیە و بە فەرمی ڕانگەیان کەوا دیLC نوێ لە بۆ ئاسترۆبۆت لە بەرەمێنانە کەوا لە دیLC هەندێک بابەتی نوێ زیاد دەکەن لە چاڵنجی نوێ زیاد دەکەن بۆ نمونە سپیدی زیاد دەکەن سپید لمت یاخود بە کەمترین کاپتوانی یاریەکان و مەرحلەکان بەبڕی وانەک چاڵنجی نوێش کە هێشتا بزەبت نازانین بەڵام واتە دیLC دەبی بەڵام پێشبین دەکەم دیLCەکان فری بن لەبەرەوەی تەنیا زیاتر چاڵنجشتن بەڵام ئەوەی پێم سەیرە ئەوەیەکەوە سۆنی لە ماوەی یەک هەفتەدا شکست خواردووترین یاری خۆیان ئاشا کرد کە کۆنکۆرد و بڵاویان کردو و شکستێکی گەورەی هینە و بێک هەفتە یاریێکە هەر داخرا بە فەرمی پارەکەش دەدەنەوە خەڵکی هەفتەک پاشی یاریشکیان بڵاو کردو ئاسترۆبۆت کە لەوانەیە بەقەدە گادۆڤارگی نەفرۆشێ بەڵام وەکو ژمارەی ڕەخنەگران سەرکی 94 هەیە کە گادۆڤارش 94 هەبوو ئەو یاریە لەو لێڤڵێ بەو شێوەیە سەرکەوتووە ئاسترۆبۆت جا چاوەڕوان دەکەم کەوا چەند میلیۆن کۆپێکی لێ بفرۆشێ بە خێرایی بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە چەندی لێ دەفرۆشێ یاریەکە بچووکە بەڕاستی پلاتفۆرمەرە وە زۆر ئەو کەسانی کە ڕەخنەگرن لەم هەفتەیە جێمدانەوە بەخۆشم کە یاریەکەم تاقی کردوێتەوە تاوەکو ئێستا سیر دەکەم کەەوە ئەو یاریە ڕەگ لە لێڤڵی سوپەر ماریۆیە چۆن نیتندۆ بە یاریە پلاتفۆرمەرەکانی خۆی بەناو بانگەکە وەکو سوپەر ماریۆیە ئەمەش بە هەمان شێوە بۆ پلەیستەیشن ڕاستە ئەم یاریە ڕکلامێکی گەورەی لە بۆ پلەیستەیشن 5 چونکە چیرۆکی یاریەکە هەر بە فەرمی لەسەر ئەوەیەکەوە تۆ لە ناو کۆنسۆلی پلەیستەیشن 5 پلەیستەیشن 5ەکەت کە شتێکی ئاسمانیە لەلایەن چەند خراپەکارێکی گردردونی هەندێک پارچەکانی دەبن و پلەیستەیشن 5ەکە دەکەوێت سەر هەسارەیەک دەبێت هەسارەکانی دیکە و گەلەکسەکانی دیکە تاکو پارچەکانی پلەیستەیشن 5 بدۆزیتەوە و ئەو کارکتەرانی لەناو جەرجی پلەیستەیشن 5 ناودڵی پلەیستەیشن 5 بوون هەمویان لەناو ئەستێرەکان و هەسارەکان گیریا خواردەی بچ ڕزگاریان کردجا و کارکتەرانە هەر جارەی کارکتەرێکی جیهانی پلەیستەیشنە بۆ نەکرێتۆسی تێدایە نیفن دریچ تێدایە جینسەکەی گۆست ئۆف سوشیمای تێدایە تەنانەت ئەو کارکتەرانی تێداکەوە سۆنی ئێستا خاوەنی ئەو کارکتەرانەش نییە وەکو کراش
کە دڵخۆش بووم کە کراشم ڕزگار کرد بەجددی حماسەتێکی زۆر خۆشە بە تایبەتی بەو کەسانەی کە لە پلەیستەیشن 1 و 2 3 و 4 و ئێستا 5 بەکاردێنن چونکە مێژووی باسی لە سەرەتای پلەیستەیشن تاوەکو ئێستا دەکات و لە هەمان کات گەر تەنیا دنیای ڤیدیۆ گەیمت خۆش دەوێت وازە پلەیستەیشنش بینە ئەمە یاریی زۆر ناوازەیە کاتانە دەکەم چانسێک بەو یاریە بدەن لە خۆتان سپۆیل مەکەن سەیری هیچ ڤیدیۆیەک مەکەن لە یوتیوب بەکو وۆڵکتر و گەیم پڵەی ئەگەر منیش کردم تەنیا بڕۆن یاریەکە بکڕن و بیکەن. بین لای هەواڵی یاریەکان سەرەتاش بێگومان بە GTA 6 دەسەکەن لەم هەفتەی دەنگۆیەکی گەورە لەلایەن چەندین کەسەوە بڵاوکراوەوە جاوێتان چێ بڵاوی کردەوە کەسێک بەناوی پۆدکاستێک بەناوی XNC پۆدکاست کە هەفتانە باسی نوێترین دەنگۆیەکانی دنیا ڤیدیۆ گەیم دەکەن وەروەها ماک یەکێکە لە ئیندستری ئینسایدەرەکان ئەو کەسانێکە لە کۆمپانیەکان نزیکە و ڕۆژنامە نووسە هەردووچیان لە ڕێگەی وەبسایتی گەیم ڕاند ڕانگەیاندووەکەوە ڕۆکستار لەگەڵ پلەیستەیشن ڕێککەوتنێکی تایبەتیان ئەنجام داوە کەەوە پلەیستەیشن 5 پرۆ بە تایبەتی مارکتینگی GTA 6 وەرگرتووە واتە پلەیستەیشن مارکتینگی لە بۆ GTA 6 دەکە هەرچەندە ئەو ڕێککەوتنەمانەی ئەوەی نایە کە GTA 6 نایە Xbox پیسیش لە مستەقبل بەڵام پلەیستەیشن مارکتینگی لە بۆ دەکات لەوانەیە ڤێژنشی جیاوازی پلەیستەیشن 5 یاسای و پلەیستەیشن 5 پرۆ ببینین و ڕۆکستەر کاتێک ڕێکلام لە بۆ GTA 6 دەکات لۆگۆی پلەیستەیشن 5 یاخود پلەیستەیشن 5 پرۆ دادەنێ و لە هەمان کاتیشدا سۆنیش لەناو سۆشیال میدیای خۆی بێگومان بەتەواوەتی مارکتینگ لە بۆ GTA 6 دەکات کە سۆنی و ڕۆکستار پەیوەندێکی دوورودرێژیان هەیە پەیوەندەکەیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی پلەیستەیشن 2 کاتێککە یاریەکانی وەکو GTA 3 GTA San Andreas Vice City لەسەر پلەیستەیشن 2 بڵاوکرێ ئەو کاتی سۆنی بە هەمان شێوە مارکتینگی لە بۆ ڕۆکستار دەکرد ڕۆکستاریش مارکتینگیان لە بۆ کۆنسۆلی پلەیستەیشن 2 دەکرد لە کۆنسۆلەکانی دیکە مارکتینگەکەی ڕۆکستاری تۆزە کەمتر بووە بەڵام پێشبینیەکان وان و بەپێ ئەو دەنگۆیانەشبی کەەوە هەر ترێدەرێکی نوێی GTA 6 کە بڵاو بکرێتەوە لەمە دووە ئەگەری هەیە لۆگۆی پلەیستەیشنی لەسەربی لەبەرەوەی پلەیستەیشن مارکتینگی ئەو یاریە ئەنجام دەدا وەکو خۆم پێم وایە ڕۆکستار پێویستی بە پلەیستەیشن نییە ڕۆکستار کۆمپانیایەکی زۆر زەبەلا حاو GTA 6 گەورەترین یاریە لەوانەیە مێژوودا بڵاو بکرێتەوە پێویستی بە هیچ شوێنێک نییە بەڵام لەو جۆرە ڕێککەوتنە تێدەگەم لەبەرچی لەبەرەوەی ڕۆکستار دەیەوێ جیهانی ڤیدیۆ گەیم پارەداربی تاوەکو گەیمەران بکڕن یاریەکە بکڕن و یەک کۆپی نا زۆریش بکڕن پێدەکەم ئەگە بێت و سۆنی لە هەفتەی داهاتوو کە پلەیستەیشن 5 پرۆ بە فەرمی ئاشا کرد پلەیستەیشن 5 پرۆ هێز و توانایەکی زیاتری هەیە لە پلەیستەیشن 5 یاسایی ئەوەش وا لە گەیمەران کە هەم پلەیستەیشن 5 پرۆ کاتێ دەکڕن یەکسەر GTA 6 لەگە بکڕن یانیش وا لە گەیمەران بکەی کەوا لەبەر خاتری کوواڵەتی GTA 6 لەسەر پلەیستەیشن 5 پرۆ بچن پلەیستەیشن 5 پرۆ بکڕنەوە تا هەردوو لە قازانزدە و جۆرە ڕێککەوتنە دەکەن بەڵام لەبیر مەکەن ئەو یاریە هەر لەسەر Xbox Series X و S هەر بڵاو دەکرێتەوە و لەسەر لای ئەوانیش ترێلەر شتەکان بگومان هە بڵاو دەکرێتەوە بەڵام مارکتینگ مەبەستمەوەیە کاتێککە لۆگۆی GTA 6 دێ لە هەموو شوێنێک لۆگۆی پلەیستەیشنی بەردەوام لەگەڵە سۆنی لەو شتانە زۆر بە زەبەلا هەیە ڕێکلام مارکتینگ دەکەوە بینی شتانە ڕابردوو چۆن یاریەکان مارکتینگیان لە بۆ دەکات هیوادارم تەنیا مارکتینگ بی بێکمان ئەکسکلوسیڤ ناکرێ لەبەرەوەی دێت Xbox 100% لەبەرەوەی ڕۆکستار ڕایگەیاندووە هیوادارم بەم زوانە ترۆلێری دوم ببینین و لەمەیشە نزیکەی 9 مانگێکە GTA 6 ترۆلێری بە بڵاوکرێتەوە ترۆلێری دومان نییە چەند مانجی 10-12 من پێشبین دەکەم یا مانجی دەوی یا مانجی 11 بە ڕێک لە پاش 12 مانگێک یاخود 10 مانگێک ترۆلێری دوم ببینین ئەو کاتی پلەیستەیشن 5 پرۆژە شاکرێ ئەو کاتی مارکتینگەکەش لەوانەیە پلەیستەیشن ئەنجام بدەن جەماعەتی سایلەنت هیڵی واتە ستودیۆی بلوبەر تیم بە فەرمی ڕەنگەیان بەو کەسانی کەەوە عاشقی یاریە کۆنەکەی سایلەنت هیڵ 2 کۆنن فلتەرێکیان داناوە لە ناو یاریەکە کەەوە UI-یەکە دەکوژێنێتەوە واتە پێت ناڵی خوێنە چەندە گولە چەند پێماوە و بە تەواوەتی شاشەکە پاک دەبێتەوە هەندێک هێڵی کۆنی ستایلی تەلەڤیزۆنەکانی ساڵی 1990ەکان دەبینی کەوا نزیک دەبێتەوە لە یاری ڕەسەنەکە بەڵام بگمان بە کواڵەتی یاریە نوێهێکەش واتە زۆرە فلتەرێکیان هەیە دەتوانێت پێدەوترێت 90 فلتەر واتە فلتەری ساڵی 1990ەکان کەوا لە یاریەکە دەکە بەشەیەکی کۆن بەدیارکەوێ کە بۆ تەعنیە ئەو شتە هەر هەیە بەڵام بگومان یاریەکە بە تەبیعی خۆشی وانە تەنیا فلتەرێکە دەتوانی بەکاری بێنی ساڵن هیڵ دوو ڕۆژ بەڕۆژ زیاتر چاڕوانی دەکەم بگومان بزانین چڕ دەدەبات بە فەرمی بەشی دووەمی یاری هاگوارتس لێگەسی لە بەرمێنانە و کۆمپانی وەرنەر برۆس بە فەرمی ڕایانگەیاندکەوە دروستکردنی بەشی دووەمی یاری هاگوارتس لێگەسی یان یاریی دیکەی هاگوارتس لێگەسی گەورەترین کارە لە پێشیانەوە دەبێ بە خێراییش ئەنجامی بدەن
بێگومان زیاتر لە 25 یا 24 میلیۆن کۆپی لە فرۆشایە و یەکێکە لە پرفرۆشترین یاریەکان لە مێژوودا و پرفرۆشترین یاری ساڵی 2026 بۆ هاکوەرد لەگەسی کاتە و یاری سوسای سکوادی وەرنەر برۆز سەرکەوتوو نەبوو بەڕاستی شکستێکی گەورە بوو بۆیش تێدەگەم لەوەی کەەوە وەرنەر برۆز دەیانەوێ هاکوەرد لەگەسی دوو بە خێراترین شێوە دروستکەن و بڵاویکەنەوە هیوادارم ئەو ڕخنانەی کە لێمان هەبوو کاتی یاریەکە بڵاوکرێت چارەسەر کرابن ئەویش زیاتر گەیمپڵێکی هێشتا خۆشتر بکەن چیرۆکەکەی هێشتا فراوانتر بکەن نەگەڵها سنوورداری بکەنە سەر یەک بابەت و یاری کویدیشی تێدا بیت کە پێویست ناکە بر یاریەکە زۆر سەرکەوتنە بە کویدیشگەیم خۆی وەرشەکەی هاری پۆتەر تێداوی خۆشتر دەوی بە بڕوایم دەرهێنەری یاری ستار وارز ئاڵۆز دەڵێ تۆزێک دڵگران بووم بەو ژمارەی یاری ستار وارز ئاڵۆز وەریگر کە ژمارەکەی 75 پێی وابوو زیاتر ژمارەکەی ئەو پێی وابوو زیاتر ئەو ژمارەی کە ئەو کە ژمارەکەی 75 بە 76 بەڵام ئەو پێی وابوو یاریەکە پێویست بوو هەشتاکان وەگرێ بەڵام دەرە دڵخۆشم کەوا گەیمەرێکی زۆر یاریەکەیان کڕیوە بەڵام لە هەمان کاتیشدا ئادرێت تۆزێک بێهیوا بووم لەوەی یاخود دڵگران بووم لەوەی کەوا ژمارەی ئەوکانم هەفتایەکانە حەزما حەزیان دەکرد هەشتاکان بانیان 85 بەسەرەوە بە تێدەگەم لەو بابەتەی بەڵام بەڕاستی ئەو کەسانی کە ڕخنیان لە یاریەکە گرتووە ڕخنەکانیان پێم وایە زۆر لە جێە ئەویژەوەیەکەوە گەیمپڵەیەکەی زۆر سادەیە و جیهانەکە جوانە چیرۆکەکە خۆشە بەڵام یاریەکی لەو شێوازە بە نرخی $70 ئێستا لە 2024 بەڕاستی پارەیەشی زۆر لە هەموو جیهان چەندی دەنگۆی جیاوازێ لەسەر دووەم کۆنسۆڵی سویچ یاخود کۆنسۆڵ نوێیەکەی نیچندۆ بەڵام نوێترین دەنگۆ ئەوەیەکەوە دەڵێن سویچ دوو بێگومان سەڵسە باکوەرد کمپارەبڵتی دەبی واتە سەرجەم یاریەکانی سویچی یەک لەسەر سویچی دوو کار دەکەن و دەنگۆشەیە لە ماوەی ئەو مانگە یاخود مانجی داهاتوو بە فەرمی سویچ دوو ببینین وانێک دەڵێن هەفتەی داهاتوو هەرچەندە باوەڕ ناکەم هەفتەی داهاتوو بەڵام پێشبین دەکەم لە مانجی نوێ یان مانجیدا نیتندۆ بە فەرمی ئەو کۆنسۆڵە شاپ کە لەبەرەوەی نیتندۆ بە فەرمی ڕایگەیاند بکەوە لە پاش مانجی 2025 سویچ دوو بڵاو دەکەینەوە کەواتە بەلایکمی 6 مانگ 7 مانگ مارکتینگش دەبە بکەن پێم وایە گونجاوە و یەکەم ترۆلێرش لە بۆ فیلمی ماینکرافت بڵاوکرێەوە کە بەڕاستی کارە ساتێکی گەورەیە پێم سەیرەکەوە ئەو تریلەرە یاخود ئەو فیلمە بەو شێوازەیە نازانم چۆن فکریان کردەوە یعنی گەورەترین کێشەی ئەو کۆمپانیانەی کاتێکە ڤیدیۆ یاریەکان دەکەنە فیلم ئەوەیەکەوە مرۆڤ ڕاستەقینە دەهێنن بە شێوەیە جادووی یەکیان شتێکی قۆڕی پۆرتاڵێک شتێکە دەکەونە ناو جیهانی یاریەکە بەڵام کاتێک دەبنە کارکتەر یاریەکە خۆیان هەر ئەکتەرانە بۆ منە جاک بلاک تەماشا بکەن جاک بلاک دەریان لێرە ستیڤم بەڵام هیچ شتێکی بە ستیڤ ناچێت جگە لەو جلەشینەیە لەبەریتی شێوەکەی ڕیشەکەی لەسەر زەمە فیلمانەی بەشداری کردیە هەر جاک بلاکە پێم وابوو ئەو فیلمە ئەنیمەیشن بە باشتر بوو پێم سەیرە کە بەکرێتە لایڤ ئەکشن و جەیسن مۆمۆوە دەبینی بۆ شێوازەی ماینکرافت یعنی نازانم فیلم بەڕاستی پێم وایە کسێکی گەورە دەبێت لەبەرەوەی لە ئۆنلاین ڕخنە باران کریا سە زانی سەڕ دەدا بێمە لای ئەکسبۆکس بەڕاستی هەواڵی گەورەمان نەبوو لە جیهانی ئەکسبۆکس بۆ پێم ناخۆشەکەەوە هەفتە لە دوو هەفتە بە تەنیاشتی نێگەتیڤە لەسەر ئەکسبۆکس بەڵام خەتایەکە لە من نییە چۆنیش دەیسەلمێنم کە خەتایەکە لە من نیە بۆ نامە سەرۆکی کۆمپانیای مایکرۆسۆفت گەیمیکە سەرۆکی ئەکسبۆکس تەمشە فیل سپێنسەر لە هەفتەی ڕابردوو لە مقابلەیەکی لە جیاتی باسی شتە پۆزتیڤەکان بکە هاتە سەر شتە نیگەتیڤەکان بە تایبەتیش باسی ستەکە دەڵێت چ دەڵێن لە ڕابردوو زۆر بڕیاری هەڵم داوە بە تایبەتیش ئەو بڕیارانەی کەوا یاری GTA بۆ یاریشی تایبەتی ئەکسبۆکس پێمان وا بۆ هەڵەیە من خۆم پێم وا بۆ هەڵەیە تەنها دەڵێ یاری سپایدەرمان ستودیۆیەکە داوایان لە ئێمە کردو یاری سپایدەرمان دروست بکەین ببێت یاریش تایبەتی ئێمە نەمان کردو پێمان هاوی یاری باش نافرۆشێ بینە پێش چاوی خۆت کەسێک یاریش وەکو گەنشن ئیمپاکت GTA تایبەتی GTA 3 سپایدەرمان بکرێتە تایبەتی تو نەتەوێ ئەدی تو چت دەبرێم بەس پێم برێت چت دەوێت بەردەوام گەورترین کێشەمان لەگەڵ ئەکسبۆکس ئەوەیەکەوە یاری تایبەتی کەمە ئەو یاری تایبەتانی هەشیتی خەریکە هەموو دێتە سەر پلەیستەیشنی جیهانی کۆنسۆڵ چۆن دەوڵەمەند دەبی چۆن کۆنسۆڵەکە دەفرۆشێت گەر تۆ یاری تایبەت هەبوو و یاری فێرپارتی بە شێوەیەکی کاتی تایبەت هەبوو ئەگەر نا من بۆ ئەکسبۆکس بکڕم کە بزانم سەرجەم ئەو یاریانەی تو دێتە سەر پلەیستەیشنی و پلەیستەیشن خۆشی یاریەکانی خۆشی هەر تێدایە چکە دەزانم یاریەکانی پلەیستەیشنی نایەتە سەر ئەکسبۆکسی فیل سپێنسەر خۆی دام بەو شتە دەدەنێ ئۆکەی ئەو هەڵەیەت کردووە لە ڕابردوو بەڵام بۆ باسی دەکەیتەوە ئێستا بۆ دەیکەیتە جەوێکی نێگەتیڤ لە کۆنفرانسێکی لەو بابەتە پێم سەیرە تەنها دەڵێ یاری دەستنی کە ئێستا سەرکەوتووترین یاری لایڤ سەرویسە کە هۆکاری سەرەکیش بوو کە سۆنی کۆمپانیای بەنجی کڕی لەبەر
یاری سەرکەوتنی یاری دەستنی ڕاستە لە کوردستان بەناوبانگیوەڵ جیهان دەستنی زۆر بنەمانگە دەستنی گیتار هیرۆ گەنشنی پاکت تەنانەت دەڵێ هەر یاریێکی مارڤڵمان ویست با دەمانتوانی دروستی بکەین یاری سپایدەرمان یاری GTA 3 دەڵێ و یاریانە هەمویان هاتن لای ئێمە داوای تایبەت بوونیان کردێ ئەکسکلوسیڤیان کردێ وتیشمان نەخێر ئەوە خۆی بەدەڵێ جا ئەو شتانەی کە نایڵێت بەڕاستی بەداخەوە ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی نێمەڵقەی پرۆگرامی سفرێکژی چاوتان ماز دەکەم تا ئەڵقەی داهاتوو تکا دەکەم دوگمن لایک سبسکرایب لەبیر نەکەن خوداتان لەگەڵ